ئەمە ئەمڕۆ باسێکی کورتی لەیزەرتان بۆ بکەم بە شێوەیەکی گشتی چەنەها جۆری لەیزەرمان هەیە کە ئێمە بەکاری هێنین بۆ بواری جوانکاری و پێست چارەسەرکردنی پێست. ئەمەی ئەمڕۆ ئەمەیە بۆتان باسکەم باسی لەیزەرێکە کە لەسەر چاڵی زیبکە ئیشەکە. چەند جۆرە لەیزەرێکمان هەیە کە لەسەر چاڵی زیبکە ئیشەکە، ئەمانیش پێیانەوترێ فراکشنەڵ لەیزەر. ئەو لەیزەرانن کە تەبەقەیەکی پێست بەتەنکی یان هەندێکیشیان بە قوڵی لا دەبن. ئێمە زیاتر ئەو لەیزەرانە بەکارەهێنین کە سەیفن سەلامەتن بۆ ئەوەی کەسەکە دووچاری دوای لەیزەرەکە دووچاری ئەوە نەبێتەوە کە پەڵە دروستکە لەسەر ڕوخساریە. ئەو لەیزەرانە کە بەکارەهێنین بە شێوەیەکی گشتی بە کەسەکاڵین چەند ڕۆژێک نەچێتە دەرەوە و لەگەڵ ئەوەشا بەکارهێنانی دژەخۆر بە بەردەوامی دوای ئەوەی کە پرۆسیجەرەکە تاواکەین بەکاربێنێ دوو کاتژمێر جارێ دووبارە کرێتەوە. ئەو جۆرە لەیزەرانەی کە بەکاری هێنین بۆ ئەو کەسانی کە زیبکەیان هەیە ئەبێ لە کاتێکا بۆیان بکرێ کە زیبکەکانیان ماکی زیبکەکانیان دەرکەوت بێ، زیبکەکانیان لە ئەکتیڤیتیا وەستێنرابێ، واتە زیبکەکانیان لەو کاتەیە زیبکەیەکی قوڵ نەبێ، زیبکەیەک نەبێ کە زۆر یعنی وەکو چۆنەڵی پیسی تیابێ یان زیبکەیە بێ کە ئینفلەیم دواتە هەڵ ئاوساوی تیابێ، هەتا هەڵ ئاوساوی هەبێ ئەبێ لە چارەسەرکردنی لەیزەرەکە تۆزێ دواخرێ هەتا ئاوساویەکەی زیبکەکە نامێنێ و دوای ئەوە لەیزەرەکەی بۆ بکرێ. ئەتوانین بە شێوکی گشتی وەکو باسمان کرد باسی ئەوانەکەین. هەندێک جۆری لەیزەرمان هەیە بۆ نەخۆشی ئەحمێراری وەردی بەکارهێنێ، نەخۆشی دەردە گوڵی بەکارهێنێ، ئەمە جۆرێکی تایبەتی لەیزەرە. هەندێک لەیزەری ترمان هەیە بۆ چارەسەری ئێگزیما بەکارهێنرێ، بۆ چارەسەری نەخۆشی بەڵەکی بەکارهێنێ یان نەخۆشی سەدەفیە بەکارهێنێ. ئەمانە جۆری لەیزەری تایبەتی جیاوازی خۆی هەیە بەدڵنیایەوە بە پێی معاینەکە بە پێی کەیسەکانە وەکو باسمان کرد. ئەگەر زیبکەکەی ئەکتیڤ بێ زیبکەکەی لە ئەکتیڤیتی نەمێنێ و هەڵ ئاوسان نەمێنێ و سوربوون نەمێنێ ئەنجا دوایی دەستکەین بە لەیزەر. هەندێک جۆری لەیزەرمان هەیە لە کاتی هەڵ ئاوسانی زیبکەشا بەکارهێنرێ، وەکو جۆرێ لەیزەری تایبەتمان هەیە لە کاتی ئەکتیڤیتی زیبکەکە بەکارهێنێ کە پێوتێ گۆڵتۆنین. ئەمە بۆ ئەوەیە بۆی ڕوخساری کەسەکە سوربوون و هەڵ ئاوسان نەمێنێ و دوای ئەوە لەیزەری فراکشنەڵی بۆ بکرێ. بە پێی جۆری کەسەکانە گەورە. ئەگەر کەسێک خۆی چاڵی زیبکەی زۆر قوڵی نەبێ بە دڵنیایەوە تەقشیری لە مامانەیە ئێمە لە دێرم سنتەر بەکارهێنین ئەو جۆرە لەیزەرەیە کە پێ سافەکە. بەڵام ئێمە دایمەن بە کەسەکان ئەڵێنەوە قەتۆ بەتەمانە بیتۆ جاری وایە کەسەکەی سەردانمانەکە ڕسمێکی سێلفیم پیشانە ئەی ڕسمێکی سناپم پیشان ئەیە یان ڕسمێک ئیفێکتی لەسرە ئەڵێ پێستم وای لێکرە. من بە دڵنیایەوە بۆ کەسانە ئەڵم ئەبێ زۆر ئاگایان لە ئەکسپێکتیشن بێ، واتە تەوەقعاتی دوای لەیزەرەکە بێ. ئەبێ پزیشکەکە ئەوەنە لێهاتوو بێ ئەوە شەرحکا پێش ئەوەی ئیشەکەی بۆ بکرێت کە لە سایە چەندێک کەسەکە ئیسیفادەی لێەکە. ڕاستی بڵین خەڵک ئێستا کەسان زۆر هەیە لەسەر ئەو بابەتە دائیمەن ڕسممان بۆێنن ئیفێکتی لەسرە ئەڵەن ئەمانەیە وەکو فڵان کەس بین ئەمانەیە وەکو فیزار کەس بین. بەڕاستی ئەمە سایکۆلۆژیای نەخۆشەکە ئەبێت دەباری دەرونی نەخۆشەکە جێگیر کرێ، نەک تۆ بەپێی ئەو قسەیە بڕۆی، چونکە گەر بەپێی ئەو قسەیە بڕۆی ڕسمێکە بۆ بێنێ بڵێ عینەن ئەم شێوەیە دڵنیا بە ئەو شێوەیە دەرناچێکە ئەوە ئێوە، دڵنیا بە گەر ئیشەکەی تۆ زۆر جوانیش بێ دڵنیا بە ئەو شتە دەرناچێکە ئەو لە تەخەیولیا بۆ و لە خەیاڵی ئەوە وارد بووە کە ئەوە دروست بێ. لەبەرەوە بێ کەسەکە لەسەر باروی دەرونی کەسەکە ئیشکەی. هەندێک نەخۆشمان هەیە، هەندێک چارەخوازمان هەیە پێویستەکە سەردانی دکتۆری حاڵەتی نەفسیان ناجێگیرە، ئەبێ ئەو کاتە دکتۆری نەفسیش بیان بینێ بۆی وەکو چۆنەڵی دڵنیا کرێنەوە کە خۆیان جوانن، تەبیعەتی خۆیان جوانە. ئێمە وەکو دکتۆری پێست و جوانکاری پێست هەمیشە وتومانە کەسەکان بە ناچڕڵی خۆیان جوانە. ئەماوە ناگەێنێ کە ئێمە ئیشێکی بۆ بکەین وای لێبێ یعنی ها نەناسرێتەوە. ئەوە بەڕاستی بە هیچ جۆرە لەگەڵ وەکو ئێمە وەکو دێرم سنتەر لەگەڵ یانین. هەندێک کەسمان هەیە بە 2 جلسە باشە بن، هەندێک کەسمان هەیە 6 جلسەی ئەوێ و دوایش ساڵانە بێ جلسات کاتەوە، واتە بە پێی قوڵی زیبکەکەیە، بە پێی قوڵی و چاڵی زیبکەکەیە. هەندێک چاڵمان هەیە لە حیاتی ئەوە بەڕاستی چاک نابێ بە هیچ جیهازێ لە جیهانە نەک لە دێرم سنتەر. ئەویژە و چاڵانەیە کە قوڵە، هەندێکیان پێوتێ ئایسپکسکار، ئەمانە زۆر قوڵن بنی هەیە ئاوە بنەکەی سێگۆشێ، ئەوە بە هیچ جۆرە حەلی نییە. حەلەکەی لەیزەری بۆکەی بەس ئیفێکتیڵی لە سایە بڵین ئەوە نەی ئەیتێ بەپی کێسەکانە گۆڕێ. بە دڵنیاوی یەکەم شت کە بە کەسانی وترێ لێرەوە لەم بەرنامەی ئێوەشە ئەوەتان پێڕاگەنم تکایە کەسەکان خۆیانیان پێتەقبول بێ، جسمی خۆیان دەموچای خۆیانیان پێلا جوان بێ، پێیان لا ناشرین نەبێ. ئەزای چەنەها کەس هاتووە سەردانی کردوین زۆر جوانە خۆی کەچی حەز بە و جوانی خۆی ناکە کە لە ناخیا هەبێیان لە ڕوخساریا هەبێ. بەڕای من جوانی ناخیش دای من جوانترە وەک لە جوانی ڕوخسار. بەڵێ ئێمە لەگەڵاین من خۆم دکتۆری پێست و جوانکاری میانی خەڵک ئیشەکەم ئەوەیە خەڵک جوانکەم وانە بەس ئیشەکەم ئەو نییە خەڵک فەیکەم یان مزەیەفیکەم.
و بە دڵنیایەوە ئێمە بۆ کەسانە ڕێنماییمان دایمەن بۆ کەسانەوە یەکەمیان پێشە مشتی ئەوەی کە هەیەی خۆی خۆش بێ من ناڵم دەستکاریەکی بەسیتی خۆی نەکا بەڵێ ئەوە حەقی خۆیەتی بە چ بە ژنان چ بە پیاوان یعنی با سەراحەت حەقی خۆیەتی ئەگەرم ئیشی جوانکاریانە هەبێ بیکە بەس تەتەڕوفی تیانەکرێ لاساییکردنەوەی تیانە بێ بە پێی کەسەکە خۆی ئیشەکەی بۆ بکرێ واتە شکلی دەموچایی چۆنە تۆ لەگەڵ ئەو ڕوخسارەیە تەعاملکەی نەک لەگەڵ ڕوخساری ڕێهاوڕێکەیە و بە دڵنیایە ئێمە دایمەنەڵی ئامۆژگاریمان بۆ کەسانە ئەوانێ خۆیان زیاتر ئاگاداری خۆیان من خۆیان خوێندنەوەیان بۆ مەوزوعی جوانکاری زیاتر بکرێ لە گوگڵا بێ لە یوتیوب بێ سەیری شتەکانکەن من دایمەنەوە ئیشانەی کە لە دێرم سنتەرێکم بە کەسەکان ئەڵم خۆتان بڕۆن سێرچی بۆ بکەن یان پاکەتی ئەو شتێک کە ئەیکەم بۆیان فیلەر بێ بۆ تۆکس بێ چی بێ ئەیان نەمەوە ئەمە حەقی خۆیەتی کەسەکە بزانێت چی بەکارێنێ لە دەموچاویە بە دڵنیایەوە شتێکی تر باسەکەم ئەوەیە ڕێنمایی لەبارەی جوانکاری تەنها ئەوە نییە بەس جوانکاری بکرێ بە دڵنیایەوە ئەوەیە چۆن احتیمام بە پێست بیرێ محافەزەی پێست چۆنەکرێ پێست چۆنە شۆرێ دژە خۆر چۆن بەکارەهێنرێ نەرمکەرەوە چۆن بەکارێنێ ئەمانە هەمووی بێکە و پاکیجێکە ئەبێ ئەو کەسە کە سەردانتەکە ئەوانش بزانێت.